بەپێی ئامارە نافەرمیەکان لە هەرێمی کوردستان زیاتر لە 20,000 کرێکاری بیانی کار دەکەن. زۆر بەشیان لە کەرتی تایبەتن. بەپێی ئامارەکان لە 6 مانگی ئەم ساڵدا لە سنووری سلێمانی 7 کرێکار گیانە لەدەستداوە و 15 کرێکاریش بریندار بوون. بەڕێوەبەری پرۆژەی پاڵپشتی کرێکاران دەڵێت سەندیکاکانی کرێکاران کەم تەرخەم بوون و یاسای کاریش پێویستی بە گۆڕانکاریە لە بەرژەوەندی کرێکاران. کۆی ئاماری قوربانیانی کرێکار لە پارێزگای سلێمانی کە ئەوەنەی بەرچاو و بەرگوێی تیمی ڕووماڵکاری ئێمە کەوتووە 15 کرێکار برینار بوون لە شوێنکارەکانیان و 7 کرێکار لە شوێنکارەکان گیانیان لەدەستاوە کە کۆی کرێکارانی قوربانی 22 کرێکار بووە لە 6 مانگی ڕابردووە لە سمی پارێزگای سلێمانی. لەپاڵ ئەوەیە پرسی دەسەبەری کۆمەڵایەتی تۆمارکردنی کرێکاران لە سندوقی خانەنشینی لە کۆی پارێزگای سلێمانی 42,000 کەسێک لە پارێزگای سلێمانی لە سندوق تۆمار کراوە کەمە لە کاتێکە ژمارەی کرێکارانی کارمەندانی کەرتی تایبەت زۆر لەو ژمارە زیاترە و ئەمەش گەیاندوونێتە و دەرەنجامەی کە وەزارەتی کار بەڕێوەبەری دەسەبەری کۆمەڵایەتی نەیانتوانیوە تەواوی کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت لە سندوقی خانشین دەسەبەری کۆمەڵایەتی تۆمار بکەن. لە هەرێمی کوردستان تەنها 133,000 کرێکار لە دەستەبەری کۆمەڵایەتی تۆمارن. پشکنەرێکیش لە دەستەبەری کۆمەڵایەتی دەڵێت خاوەنکار و کۆمپانیاکان هاوکار نین، نایەنەوێت کرێکارەکانیان دەستەبەر بکرێت. لە کاتێکدا لە کاتی مردن و برینداربوون تەنها دەستەبەر بە هانای کرێکارەوە دێت. کۆمەڵێ خاڵ هەیە لە یاساکەیە کە جێبەجێ ناکرێت. سەراحەت لە تعدیلی 2012 بیمێ بێکاری مافێکە بۆ کرێکارانی کەرتی تایبەت کە لە 2014ەوە بە بۆنەی شەڕی داعش و پەتای کۆرۆنا و ژمارەیەکی زۆر کرێکار بێکار بوو. ئەکرا ئیسفادە لەو مادە قانونیە بکرایە ئەم بیمەی بێکاریە بدرایە بە کرێکارانی کەرتی تایبەت و قانونەکە و بڕگەم مادەکە وکو خۆی جێبەجێ بکرایە. ئەمە ئیشەکە لە خەلەلەکانی کە ئەکرێت لە جێبەجێکردنا بێ قانونەکە کێشەی نییە، مادی قانونی هەیە بەڵام خەڵل لە جێبەجێکردنایە بە دوو باب. یەکەمیان ئەوەیە کە پێویست بووە حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی دارایی بە ڕێژەی لە ساسی لە بودجەی گشتی بەشدار بێت لە سنووقەکەیە. دوو پێویست بوو لەسەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ڕێنمایی تایبەت بم پرسە دەرکا کە تا ئێستا ئەم دوو بابە جێبەجێ نەکرا. گلەی زۆر لە ڕێکخراوە کرێکاریەکان و سەندیکاکان دەکرێت لەوەی نەیانتوانێ مافی کرێکاران دەستەبەر بکەن. لەلایەکی دیکەشەوە بەهۆی نەبوونی متمانە بە دەستەبەری کۆمەڵایەتی و سەندیکاکان زۆربیان لە مافی دەستەبەری و خانەنشینی بێبەش بوون. کرێکاران لە نێوان خاوەنکار و سەندیکاکان بوون بە قوربانی. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.